زۆر جارم وڵا دینی بە توندی دەگری نادەبی دینی بە توندی بگرم ئەرێ والله خوا بنێ خود الكتاب بقوة ئەرێ والله دەبی نێژە ئیسلامە حرارە حرامە وەلا ئابدەی بە توندی بگرم دەی بە توندی دەست بە دەستی مسلمانەوە گرم ئەگەر دەستی پێوە نەگرم زایع دەبم بزر دەبم ئەتۆ شتەکەت بە توندی دەگری وەنیە مۆبایلەکەت تند گرتێ نەبوو دەست بەرتۆ بکەوی وەنیە سویزی سیارەتە هەر شتەکەت هەیە بە توندی گرتیە بەڵام دەبی تۆ ئیسلامەکەی بە توندی وەگری ئەمەسکنی بالئیسلامی خوایە وەم لێ بکە بە توندی دەست بە ئیسلام بگرم عەضوا عەلەیها بالنەواجذ پێغەمبەر فەرمێ بەددانەکانتان ئیسلام وەگرن بەددانەکانتان بە توندی لێ نەگەڕێن ئیسلام لە دەست دەوتان بکەوە ئەگەر نا بەخۆی بە مسلمانی نامردم بە مسلمانیش نەمردم کارەسات شەگەر لەسەر ئیسلام نەمردم کارەسات غەزەبی خوای تووڕەی خوای دۆزەخی خوای عەزابی خوای چاوەڕێم دەکات بەتەمای شەفاعەت و ڕەحمەتی خوای گەورە نەبم